والله من شو ناميكم بهاد لين هاوريكمەوە کە پێشمەرگەی بەڕاستی ینی لترە ڕۆنی نەبوو بیگاتە سارەکە هەرویت پارەشم نییە تر بەینی سعات سێ بۆ نوێژی بەینی ئەستام و بڕیارمدا لەسەرەوەی کە ڕسق لای خۆی گەورەیە و خۆی گەورەش ڕستقماندادەوە لێمەشمانە بڕێ بڕیارمدا بە داشکانی 150 بۆ هەموو ڕۆنگ چەکدارەکان بە پێشمەرگە و کۆماندۆ زێرەڤانی و دژە تیرۆر و تر هەموو چەکدارەکانی کە سەر بە هەرێمی کوردستان نەگرێتەوە بەبێت جیاوازی ئەمە جیاوازێک ناکەین نەبێن چەکدارەکان چکە ئەوان ئێمە ئاپارێزن لە سنوورەکانی کە کەرکووک و کوردستان و عێراق ئێمەش بڕیاماندا بە خزمەتکردنێکی بچوشی برایەنە بۆ ئەوان چکە ڕاستی ڕۆژە پێشمەرگی هات بەلام وتی ڕۆژچمەدە لای ڕۆنگۆرە لە دەرەوەی کەرکووک لتری ڕۆنی نەداوەتە سارەکەم زۆ بێڕۆم بووە وتماخە پارەم پێ نییە ئەنی وامانی هاتووە ئمە 74 ڕۆژ ئەمە ئاشمان ناتوە ئەمێ باردۆخی خەڵک بزانین کە چۆنە و ئێمەش هەوڵ هەستاین بە داشکانی 150 و ئەوەی نەشی بێەوە هەر کەسێکش کە پاری 150 نەبێ بە سەڵاوەدانی لەسەر پێغەمبەر و بێ بەرامبەڕۆنی بۆ گەۆری ئمە لێرە ئینشاڵڵا خزمەت چیەکەین و هەر سارێک فیت پۆمپی وەستا بێ پاتری فیتەریەکی پێویست بێ ئێمە لێرە و بچوشیەکەین و خزمەتیەکەین بەسێتر ئێمە لەخوا بەزیاوت چکە هەموو ساڵەیەگەین زۆرە مرتاحین پێوەی ڕاهاتوینە لەگەڵ وەزعەکەیە ڕاستی پێویست ناکە هیچ کەسێ شەرم کە چکە من خۆم کوڕە پێشمەرگەم و بە شانازیەوە کە باوکشم پێشمەرگەیە پیان ئەڵێمەوە دوکانی خۆتانە دێن هەر مارکەیەک هەر ڕۆنێک ئێوە بە دڵتانە توانیتان 150 بدەن نشتان توانی گردنتان ئازابێ و سەڵاواتی لەسەر پێغەمبەر لێدەن و بێ بەرامبەڕۆنتان بۆ گەورێ بە ڕۆن و فلتەر تەبرید و بەدار و بەردی سیارەوە ببێکەم و کورتی ئێمە خزمەتیانەکەن لێرەوە پێویست ناکە بڵێ من هەویە دەرەکەم یان ئەمن پێشمەرگەمیاننا هەر بێ خۆی بڵێ کاکە من پێشمەرگەم و ئێمە خۆمان بێ ئەوەی پێی بڵێن کاکە چۆ چیت پێویستە چی پێویستە لە خەڵک باشتر خزمەتیەکەن ئێمە لێرە سەلامەت یا ڕەبی